وەک دەزانن هاتنی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا بۆ هەرێمی کوردستان خوێندنەوەی زۆری بە دووەدا هاتووە و کاردانەوەی زۆری لێکەوتەوە بە گرنگیەوە دەڕوانە ئەم سەردانە بە تایبەت لەلایەن سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستانەوە سەرۆک بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەمانە باز لە گرنگی سەردانەکەی هاکان فیدان دەکەن لەگەڵ سەردانی هاکان فیدان وەزیری وزەش هاتە هەرێمی کوردستان ئەویش چەندان کۆبوونەوەی گرنگی ژینۆ یعنی ئەف سەردانە وەزیری دەربە هەروەها وەزیری ئەنەرژیەژی دمەدیا تورکیە دەژی دەنگبەدانێکی زێدە هەیە من بخوا ڕۆژنامەیە و هەری نێزیکی ئاک پارتی ئەنگۆیا دەستیلاتەیە و ناوێویەنی شەفاکە ئەنویسێکی گەلێک دوو بوو درێژ لەسەر سەردانە هاکان فیدانە هەرێما کوردستان چۆن باسی ئەەکەن لە ناو تورکیا میدیاکانی تورکیا مەدیا تورکی دەوسا دەهاتە نویساندن و سەردانە هاکان فیدان لەگەل سەرۆکی هەرێما کوردستانی لەگەل سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی هاتبوو نرخاندن و نرخاندنین گو هاتبوو گرنجی نرخاندنین گەلێک پۆزیتیڤ بوون دیارە و ئەو گۆتارا و هاتبوون نویساندن نوچەیە هاتبوون نویساندن پێش هەفتیتنا لەگەل سەرۆک بەرزانی بووش بەروەیەکی لەسەر وێ نەبوو کەواتە ئێمە بەڕێز کارزانگلی ڕۆژنامەنووس و شارەزای کاروباری تورکیا لە ستۆدیۆ میوانمانە بازاتر شرۆڤێ ئەو بابەتە لەگەڵ بەڕێزیان بکەی بەڕێز کارزان بەخێر هاتی سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان هەر لەو گرنگیەوە کە باسمان کرد بزانین گرنگی سەردانی وەزیری دەرەوەی تورکیا بۆ هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ سەرەتا ئەمەوێ پێناسەیەکی کورتی هاکان فیدان بکەم ئەو کەسایەتیە لە نزیکەی ئەتوانم بڵێم 15 ساڵ زیاترە دۆسیەی عێراق و دۆسیە هەرێمی کوردستانی لە ژێر دەستە تەنانەت ئەو کاتێک کە جێگیری دەستگای هەواڵگیری تورکیا بوو جێگیری سەرۆکی میر بوو لە 2008 یەکێک بوو لەوانەی کە لە دانیشتنی ئۆسلۆ نوێنەری حکوومەتی تورکیا بوو و ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبوو بۆی کە لەگەڵ پەکەکە بکەنە قۆناغی ئاشتی و کۆتایی بە جەنگ بێنرێ و هەنگاوی زۆر باشیان بڕی و کۆبوونەوەکانیش کۆبوونەوەی نهێنی بوون کە میدیاکانی تورکیا ئاگداری نەبوون جیا لەوەش ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبوو لە پرسی چارەسەری لە تورکیا جیا لەوەش لە 2013 جیا لەوەش یەکێک بوو لەوانەیە ئەوەندەی من ئەو ماوەیە لە سەریم خوێندوتەوە و کەسایەتی ئەو کە بەڕەگەز کوردیشە یەکێک بوو لەوانی کە زۆر گرنگی بە دۆسی کورداوە لە ناوچەکە و یەکێک بووە لەوانەی ڕۆڵی هەبووە لەوەی کە سەرکردە کوردەکان سەردانی تورکیا بکەن و سەرکردەکانی تورکیاش سەردانی هەرێمی کوردستان کەسایەتێکی بەهێزی هەیە کەسایەتیەکی یەکجار بەهێزە تەنانەت باس لەوە شەکرێک کە ئەمە ئەبێت بە شوێنگرەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان لە داهاتوو یعنی ئەگەر لە هەڵبژاردننی داهاتوو ڕەجەب تەیب ئەردۆغان نەتوانێت خۆی بربژێر بکە هاکان فیدان یەکێکە لە کەسایەتیە لە بربژێرە هەرە گرنگەکان و یەکێکە لەو کەسانی کە هەوڵی زۆر جددیەدا کە کوردستان بجێڕێتەوە سەر وزەی نێودەوڵەتی یعنی ئەوەندەی من ئەم دوو ڕۆژەی هاکان فیدان ئەو سەردانانێ بۆ عێراق کردووە گرنگترین تەوەر کە قسەی لەسەرەکە گرنگترینیان بڵێ نەوتی هەرێمی کوردستانە کە لە ڕێگای بەندەری جیهانەوە بڕوا بە خاچی تورکیا و لەگەڵ حکوومەتی عێراق قسەی کردو و لەگەڵ هەرێمی کوردستانیش پێشتر بڵێ قسەیان کردو گفتوگۆ لەو بارەوە کراوە تەنانەت یەکێک لە نووسەرە هەرە دیارەکانی تورکیا بە ناوی ئارزوو یڵماس کە مامۆستای زانکۆی و پرۆفیسۆری شەو شارەزای بواری وزەیە ئەمڕۆ بەر لەوەی بێمە ئەم بەرنامەیە پرسیاریان لێ کردووە ئایا پێت وایە ڕێکەوتنی عێراق و تورکیا لەسەر ناردنەوەی نەوتی هەرێمی کوردستان گەیشتۆتە ئەنجام ئەو ئەڵێ بەڵێ بە گوێرەی ئەو شارەزایی خۆم کە هەمە و ئەو پەیوەندیانەی هەمە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی تورکیا سازشی لە هەندێک شت کردووە بەرامبەر بە عێراق تەنیا بۆی نەوتی هەرێمی کوردستان بچێتەوە ناو وزەی نێودەوڵەتی ئەوانەی کە ئەگەر پێشتر متابعەتان کرد بێ بە دڵنیایەوە کردوتان حکوومەتی تورکیا داوای لە عێراق کردبوو کە کەمپی مەغمود بچێتە ژێر کۆنتترۆلی ئەو ینی ئەو کۆنتترۆلی بکات لە ڕێگای درۆن و لە ڕێگای دەستگای هەواڵگری خۆیەوە بەڵام حکوومەتی عێراق هەرگیز بەوە ڕازی نەبوو و جگە لەوەش کاتێک کە دادگای پاریس سزای بەسەر حکوومەتی تورکیا 5 ملیار و نیوێک و حکوومەتی تورکیا داوای لە عێراق کرد کە لی خۆش بێ لەو ملیار و نیو دۆلارە کەواتە ئەو دوو شەرتی تورکیا کە هی بوو عێراقی چی جێبەجێ نەکرد بەڵام لەم سەردانی هاکان فیدان
دیارە تورکیا سازشی کردووە لەوەی کە ئەو دوو شەڕتەی بۆ جێبەجێ نەکەن لە لای ئاساییە تەنیا نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیا بڕواتەوە بە قسەی ئارز و یڵماس کە زۆر شارەزای بواری وزەیە و یەکێکە لەو نووسەرانی کە نزیکە لە سەرکردەکانی ئاکەپە و تەنانەت وەزیری وزە و تەنانەت هاکان فیدانیش. جا پرسیارەکە ئەوەیە کاتێک کە لێ ئەپرسن بۆ تورکیا ئەوەندە حەز دەکات نەوتی هەرێمی کوردستان بە خاچی ئەودا تێپەڕێت و کوردستان بچێتەوە ناو وزەی نێودەوڵەتی. وەڵامی یڵماس ئەوەیە کە حکوومەتی عێراق هەمومان نەزانین کە لە ژێر هەژمونی ئیرانە و ئیران بە هەموو نەوەیەک لەم ماوەیە وستیەتی ئەو نەوتەی هەرێمی کوردستان و تەنانەت بەشێکی نەوتی عێراقیش خۆی لێ بکڕێتەوە یاخود ئەو لێ وەرگێت و لە ڕێگەی ئیرانەوە بفرۆشێت. تورکیا ئەمەی بە هیچ شێوەیە قبوڵ نییە لەبەرەوەی تورکیا دەربارەی من بپرسمش ینی نوها لەسەر مێزیە دانوستاندنان دنابێنا تورکیا و هەرێما کوردستانی دە چەندین مژار هەنە مژارین زۆر گرنگ وایە ینی تورکیا درۆژامی ئیرۆدە ڕاستی چەندین کریزان هاتیە کریزا ئەنەرژیە کریزا ئابووریە ینی حتا جەهەکێم کارم بێژین کریزا کورد لە تورکیە ینی چ پێداویستیا تورکیە ji هەرێما کوردستانی گرێدایی بانکارتان هەیە؟ خۆی یەک شتەیە ئەمە ئەم هاتنی فیدان تەنیا پەیوەست بە وزە نەبووە وزە و ئاوچ کە ئاویش زۆر زۆر گرنگە ئەوەی کە میدیاکانی کوردستان باسییان نەکردووە تەنانەت عێراق و عەرەبیەکانیش باسییان نەکردەوە بەڵام من ئەم یەک دوو ڕۆژە لێکۆڵینەوەی زۆر زۆر جدیم کرد و تارم زۆر زۆر خوێندەوە لەسەری شتی جیاواز زۆر هەیە لە ئاجێندای سەردانەکەی فیدان کە بەرن لەوەی بێتە عێراق باسییان لەوە کرد میدیاکانی تورکیا کە هاکان فیدان سەرۆک بارزانیە بینێ سەرۆک بارزانانی ئێستا سەرۆکی حزبی پارتی دیموکراتی کوردستان وەکو مەرجع سەیریەکرێت لە ناوچەکە فیدان بۆ دوو شت ئێوێ سەرۆک بارزانانی بینێ جیا لە کەرتی وزە و بڵێ ئاو ئاسایش ئەگەر بەبییرتان بێت لە دوای ریفراندۆم نێوانی سەرۆک بارزانانی و ئەردوغان تێکچوو زۆر زۆر بە خراپیش تێکچوو تەنانەت ئەو کەسەی کاتێک کە چوو بە ڕەجەب تەیب ئەردوغانی وت کەمێک توندی بەرامبەر بە بارزانی و بە ریفراندۆم زۆر تون قساکەی ئەبێ نەرم بیت لە بەرەوەی کوردەکانی باکوور ئەوانەی کە سەر بە ئەکەپەن لێمان قبول ناکەن تاوەکو ئێستاش سەرۆک بارزانی خۆشەویستیشی زۆری هەیە لە ناو باکووریەکان ئەگەر ئەوەندە توندبی بۆ ئێمە خراپەوەکو پارت ئەوێت لەم هاتنی کاتێک کە سەرۆک بارزانی بینیوە مانجی داهاتوش ڕەجەب تەیب ئەردوغان دێتە عێراق و هەرێمی کوردستان ئەوێت پەیوەندی نێوان سەرۆک بارزانی و ئەردوغان ئاسایی بکاتەوە ئەوەی خاڵی دووەم زۆر کەس ڕەنگە بڵێن ئەمە وانی و خەیاڵیە و بەڵام نە ئەمە ڕۆژنامەنووسێک بە ناوی موراد سابونجوو کە تایبەت لەسەر پرسی کورد دەنووسێت لە تورکیا و ڕۆژنامەنووسێکی زۆر معتەبیرە وتارێکی نووسیوە لەسەر هەدەپە بەڵام متوارەکەم هەمووی خوێندەوە زۆر زۆر دوور و درێژ بوو لە ئاخیرە ئامانجەکە پێچێت کە لەوێ باسی پرسی چارەسەریەکە کە ئاڵێ هاکان فیدان ئەوێ سەرۆک بارزانی ببینێ بۆ ئەوەی پرسی چارەسەری سەر لە نوێ لە تورکیا بێتەوە بەرباز بۆ لەبەرچی پرسی چارەسەری دێتەوە بەرباز لەبەر ئەوەیە کە تورکیا حوت مانجی ترەچێتە ناو هەڵبژاردننی شارەوانەکان ڕەجەب تەیب ئەردوغان براوەی هەڵبژاردننی 28 شوبە ئایارە ئێستا ڕەجەب تەیب ئەردوغان دەسەڵاتی سیاسی لە تورکیا هەمووی هەیە تەنیا گەورە شارەوانەکانی لەدەست داوە ئیستانبول ئەنقەرە ئادەنا و ئەنتالیا و بەندێک شاری تری کە لە ڕۆژ ئاوای تورکیان ئێستا هەدەپە کاتێک کە زانی ئەو هەموو دژایەتیکردنی ئەردوغان و شوێرانە پاڵپشتیکردن لە ئۆپۆزیسیۆن هیچ ئامانجێکی نەبووە ئێوێ ئێستا لە هەڵبژاردننی شارەوانەکان بۆ ئیستانبول و ئەنقەرە بەنا ڕاستە خۆ پژگیری لە ئاکەپە بکە گەر ئەم گرێدای سەردانا فیدان بەڵێ هەروەها وەزیری ئەنەرژی بایراکتار هەروەها پشتی وێژی وەکیتە دەستنیشان کردی ئەگەر هەیەک و سەر کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردوغان سەردانا بەغدای و هەڵگەڕێژی بکە و وەخت بۆ وێنە هین نەهاتیە نیشانکردن یعنی کوردستانێکی بەهێز بۆ تورکیا ji بۆ دانوستاندنێتی چواتێ چاوات هەرێمی کوردستان بە بەردەوام بۆ تورکیا زۆر زۆر گرنگ بووە و وەکو ناوچێشی بەهێز سەیریان کردو ئەگەر نمونە بێنینەوە لە
لە دوای ڕێفراندۆم کاتێککە ڕێفراندۆم کرا تورکیا پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ هەرێمی کوردستان نەبڕی و تورکیا بۆڕی نەوتەکەی نەگرتەوە و تورکیا دەرگای ئیبراهیم خەلیلی دانەخست بەڕووی کرد بۆ لەبەر ئەوەی یەک شت بڵێم کە زۆر گرنگە لەوانەیە تازە بێت و خەڵک ئاگداری نەبێ ئەحمەد داودۆغڵ یەکێکە لە سیاسی هەرە ناودارەکانی تورکیا لە کاتی خۆی وەزیری دەرەوە بۆ پاشان بۆ بەڕێی سوزەڕا و یەکێکە لە دامەزرێ لە ناری ئاک پارتی ئێستا لێجیا بۆ تۆ لە ڕەجەب تەیب ئەردۆغان تووڕێ کتێبێکیە بە ناوی قوڵای استراتیجی ئەو کتێبەی تێزیشی زۆر گەورەیە یعنی لەوانێ هەزار لاپەڕەیە زۆر گرنگە ئەو کتێبە باس لەواکات کە چۆن تورکیا پەیوەندیە دیبلۆماسیەکانی خۆی لە ناوچەکە بکاتە سفر لەگەڵ هەموو وڵاتانی دراوسێ لەوێ باس دێتە سەر بنەماڵی بارزانانی ئەڵێ ئەگەر بێت و تورکیا بیاوێت لە ناوچەکە ئێستەقراڕیەت بخۆیەوە ببینێ و بیاوێت لە ناوچەکە لاواز نەبێت و پێگەیەکی بەهێزی هەبێ دوو عایلە هەیە لە ناوچەکە زۆر گرنگن نابێ فەرامۆشیان بکە یەکیان شای عەبدوڵایە مەلیک شای عەبدوڵا دوو بنەماڵی بارزانیە چونکەڵێ بارزانیەکان لەوەتەی هەن و بە درێژایی مێژوو لەوەتەی هەن ئەمانە هەوڵەدەن بۆ ئەوەی کە کورد بگات بە مافی خۆی و هەمیشەش باس لە ئاشتی خوازبوونی بارزانیەکانەکە کە ئەوان هەمیشە لەگەڵ ئاشتین ئەیانەیە دۆزی کورد بە ئاشتیانە بچێتە پێشەوەیش لە بەرەوەی کابرایەکی ئاشتی خواز ئەوا خۆی نیشانەدا داودۆغڵ بۆ یاڵە ئەبێ ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەرێمی کوردستان بەهێز بێ و ئەو تێزەی داودۆغڵ و ئاک پارتی ئێستاش کاری پێکە ئێستاش ئاک پارتی گرنگی بەو تێزەی ئەحمەد داودۆغڵۆدا بۆیە هەرێمی کوردستان بەڵێ بەڕێز کارزان دەمەوێت لەسەر ئەوە قسە بکەین ئەمڕۆ هاکان فیدان وەزیری دەرەوە باسی لەوە کرد کە ستایشی ئەمنیەت و ئاسایش و ئارامی هەرێمی کوردستانی کرد کەواتە وەزیری دەرەوە بۆ پێشتریش کە پیاوێک بۆ لە سلکی ئەمنیایشی کردو کاری کردووە بەڕێزت شارەزایت چ لێکدانەوەیە کە لەگرێ ئەم قسەی لە کاتێکدا دەڵێ ئێمە وەکو تورکیا هاوکار و پاڵپشتێکی هەمیشەی هەرێمی کوردستانی خۆی تورکیا بە بەردەوام پاڵپشتی لەو ئارامی هەرێمی کوردستان کردەوە بە درێژایی دیکە دووپاتی کردەوە ئەمە ئەو پەیامە ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ هەموو پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ هەرێمی کوردستان لە دوای بجێڕینەوە پێش ڕێفراندۆم و پەیامێکیشە کە بە کوردانی باکووری ئەدا هاکان فیدان بەوەی کە ئێستا لەوێ ئاتماسفۆرێک دروست بووە کە ئاردوغان دژی کووردە ئاک پارتی دژی کووردە لەگەڵ هیچ مافێکی کورد نین و بە بەردەوام لە حتا قسەیەکە یاڵێن ڕەجەب تەیب ئەردوغان و توێتێگەر لە ئەرژەنتینیش دەوڵەتی کوردی دابمەزرێ من دژیم تەبعانەوە درۆیە هیچ بنەمایەکی نییە هاکان فیدان ئێستا هاتووە بە گەلی کورد بڵێ ئەو ئارامیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بە باکوور بڵێ ئێمە پشگیریانەکەین و بە بەردەوام کوردمان خۆشەیە و بە بەردەوام ئەو ئارامیە کە لە هەرێمی کوردستانەیە کاریگەری لەسەر تورکیاشەیە پەیامە بۆ کوردان لە باشوورەوە بگەێنێت بۆ باکوور و ئەو تێزە هەڵەیەش ڕاست بکەنەوە کە بە درێژایی 30 ساڵە لە تورکیایە بەوەی کاتێک کە هەرێمی کوردستان لە ساڵ 1990 کاتێککە حکومی ذاتی وەرگرت لەوێ تورکە نەژاد پەرستەکان و تەنانەت هەموو پارتەکانی ناو پەرلەمانی ئەو کات وتیان نابێ ئێمە ڕێگە بدەین ئەو حکومی ذاتیە دروست بێ لەبەرەوەی خەتەریاتێکی زۆر گەورە بۆ سەر تورکیا دروست دەکات ئەمە 30 ساڵە کوردانی باشوور لە ئاشتی زیاتر لە زمانی ئاشتی زیاتر هیچ زیانێکیان بۆ حکوومەتی تورکیا نەبوو هاکان فیدانێ ئەو تێزە ڕاست بکاتەوە بە هەموو ڕای گشتی تورکیاش بڵێ ئارامی کوردستان بۆ تورکیا زۆر گرنگە ئەگەر هەولێر ئارام نەبێت تورکیاش ئارام نابێت ئەگەر کوردستان لە ڕووی ئەمنیەوە خراپ بێت تورکیاش لە ڕووی ئەمنیەوە خراپ بێت کاریگەریەکان لەسەر هەردوو لایەیە بۆیە هاتنی فیدان و پشتگیریکردنی لە هەرێمی کوردستان زۆر پەیامێکی گرنگە بۆ باشوور و بۆ باکووریش کەرزان کۆنکرێت دخوازم بپرسم یانی نها الگۆرا باهوەریات تورکیا مژارە دیسە دەستپێکردنا هەناردەکردنا پەترۆلا هەرێما کوردستانی بۆ بەندەرا جێیە بەڵێ یەک و دویەمژی کو وەزیری ئەنەرژی پشتی و هەفدیتناگۆ لەگەل سەرۆک وەزیر مەسرور بەرزانی کری تویتێک نویسی گوت کو دووارێ بازرگانیێدە لەگەل باشوور لەگەل هەرێما کوردستانی ئەم دێ گەلێک پرۆژەیان جیبجی بکن دکارن چه پرۆژە بن و مەسەلا هەناردەکردنا نەفتێژی گەشتە
خۆی مانجێکی تر بەر لەوەی ڕەجەب تەیب ئەردوغان بێتە عێراق وەزیری بازرگانی دێ وەزیری بازرگانی تورکیا دێتە عێراق و دێتە هەرێمی کوردستانیش ئەوان دەیانەوێت پەیوەندی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان تورکیا و لە نێوان عێراق ساڵانە بگاتە 25 میلیارد دلار و تورکیاش دەزانێت کە هەرێمی کوردستان دانی سنووری بینی عێراق و بینی تورکیا هەرێمی کوردستانە و ئەبێ هەموو ئەو کەلوپەلانی کە تورکیا هەناردەی عێراقێکە لە ڕێگای هەرێمی کوردستانەوەی و کاتێک کە وەزیری وزاڵێ ئەمە پرۆژەی تریشمانەیە لەگەڵ هەرێمی کوردستان بە تاکید پرۆژەکان لەوانەیە زەحمەت بێ ئێستا ئەمە بزانین ئەو پرۆژانە چین بەڵام بە دڵنیایەوە پرۆژەکان لە بەرژەوەندی هەرێم و لە بەرژەوەندی تورکیا ئەنی شتێکی زۆر گرنگە ئەنی باز بکرێ بۆی هەموو خەڵکیش بزانێت باشبوونی پەیوەندی نێوان تورکیا و هەرێمی کوردستان زۆر لە بەرژەوەندی کوردە و هەمیشە جەنابی سەرۆک ئەو باشی پەیوەندی قۆستۆتەوە بۆ بەرژەوەندی کورد بۆ نمونە ئەو کاتانی کە پەیوەندی ڕەجەب تەیب ئەردوغان و سەرۆک بارزانی لە لووتکەی باشی بوو کە لە 2013 جەنابتان ئێستا نیشاندادا لە چ مەراسیمێک بە چ مەراسیمێک لە ئامەد پێشوازیان لە جەنابی سەرۆک بارزانی کرد و کاتێک گروپی تیرۆریستی داعش پەلاماری کۆبانەیدا وەزعی کۆبانە زۆر خراپ بوو کۆبانە لە کەوتنا بوو بەڵام سەرۆک بارزانی بە حکمی ئەو پەیوەندی باشەی کە لەگەڵ ئەردوغانە بتوانی قەناعەتی پێ بکات کە هێزی پێشمەرگە لە ڕۆژی ڕزگاری تورکیا یعنی ئەو ڕۆژی کە تورکیا استقلالیەتی خۆی ڕاگەیاندووە لەو ڕۆژە پێشمەرگە بەناو خاشی تورکیا ڕۆیشتە کۆبانێ و ئامانجیشی هەبوو شەڕەکە و توانیان گروپی تا داعش تێک بشتێن و ئەو 150 پێشمەرگەی بەسەرچی قورسەوە گەڕانەوە هەرێمی کوردستان ئەگەر ئەو پەیوەندی باشی نێوان سەرۆک بارزانی و ڕەجەب تەیب ئەردوغان نەبێەوە ڕووی نادا زۆر شتی تریشەیە 1500 کۆمپانیای تورکی لێرەن هەمویانەوە بەرهێنانەکەن سەرمایهداری کوردیش لە تورکیاوە بەرهێنانەکەن کەواتە باشبوونی پەیوەندی هەرێم و باشبوونی پەیوەندی تورکیا زۆر گرنگە تەنانەت ئێستا ینی ئێمە نابێت کەمێک تەسک بیر بکەینەوە کۆمەڵێک کە سێوا بیرەکەنەوە کە پەلاماری ڕۆژ ئاوای دا و کۆمەڵ ئەوە بابەتێکی ترە ئەرمینیا 1 میلیۆن ئەرمەنی بەدەستی تورک کوژە ئەوە ئێستا فڕۆکەخانە لە ئەرمینیا کاتەوە ئەرمینیاش فڕۆکەخانە هێڵی ئاسمانی ئەرمینیا و تورکیا واکرێتەوە پەیوەندی بازرگانیە بەستن لەگەڵیان ئەو پەیوەندیانە بێ لە نێوان دوو دەوڵەت و دوو حکوومەتدا بەڵێ گەلێک سپاس کە کارزانگلی ڕۆژنەمەوان و شارەزای کاروباری تورکیا لە سپاسدانەکەم